السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان لەو مانگە پیرۆزەی ڕەمەزان داواکەم لە خوای گەورە خێر و بەرەکەت و ڕەحمەت و خۆشی ببارێنی بەسە وڵاتمان بەسە میلەتمان هەموو لایەکمان لە نەهامەتی و ناخۆشی و ئازار و ئەشکەنجە قورتار بکات بەرەو خێر و خۆشی و ڕەحمەت و بەرەکەتی دنیا و قیامەتمان ببە ئینشاءالله. و هەروەها لەو فرسەتەش ئەپارڕێمەوە لە خوای گەورە ئەو ناخۆشی و زەحمەتەی لەسەر مسلمانان لە فەڵەستین بە تایبەتی لە غەزە هەیە، خوایە ئەو زەحمەت و ناخۆشیان لەسەر لا ببەی، خوایە پشت و پەنایان بی، خوایە سەرکەوتویان بکەی، خوایە منداڵەکان ژنەکان بە سەلامەتی ئەوانەی نەخۆش و نەساغ و ئەوانەی بریندارن خوایە ساغ و سەلامەتیان بکەیت و چاچیان بکەیتەوە ئینشاءالله. بەو ڕەمەزانە مبارەکە بگەڕێنەوە سەر ماڵ و زێد و شوێن و جێگای خۆیان. اللهم ئامین. اللهم آمین. خۆشەویستان لەسەر داوای برای بەڕێزمان دکتۆر دلێر تەکلیفی کردکەوە ڕوونکردنەوەی بدەم لەسەر مەوزوعی زەکات کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم. ئەوە ساری تریشمایە. والغارمين وفي الرقاب وابن السبيل وفي سبيل الله وابن السبيل. أو سار صنفة خواي قورة دياري كردية فريضة من الله والله عليم حكيم. خواي قورة فرزي كردية لسر مال وسامان وسروتي هم لا يكمن كهمان بيد لبناوي خواي قورة بدينا أو صنفانا زانا رحمة إخواننا نسر بيد تفسير وبناسو الشرح والرافي زور يعني نسر آية بيروزها زور قرينجا براستي براو خوشكاني بريزم. طبعا ئەمە ئێستا تەمەشا بکەین زەکات مؤسسەیە منزومەکی زۆر گەورەیە لە ئیسلام کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هاتینە ئەو ئاەتە پیرۆزانەی قورئان و مەسەلە سەدەقاتی ماڵیان کۆکردیتەوە زەکاتیان کۆکردیتەوە مؤسسەک هەبووە منزومەکی گەورە هەبووە ئیدارەی ئەو ئیشەی کردیە. ئێستا کە نەمایە بۆیە بەڕاستی ئەو خلافە لە نێوان مسلمانان دروست بووە نەوەک ئەگەر ئەو مؤسسەیە ئەو منزومەیە ئیشی خۆی بکات هیچ پێویست ناکە ئینسان بیر بکاتەوە ئەو زەکاتەی چلێ بکات چلێنەکە بداتە چێ نەداتە چێ کو خێرە بیدا کو بگاتە شوێنی خۆی. بۆیە بەڕاستی ئەمە هەموو ساڵێ تووشی ئەو مۆقیفانە دەبینەوە. ئینجا لێرە ئەمن دەستخۆشی لە برای بەڕێزم ئەەکەم کاک دکتۆر دلێر کە بەڕاستی ڕەمەزانان وەکو برین بارسوچی لەوە مسلمانان دروست دەکە. بەڕاستی ئەوە ئەمانەتێکی زۆر گەورەیە. کاتێک مسلمانێک پارەی دەینیتە لای من یان دەینتە لای دکتۆر دلێر یان دەینتە لای هەر مسلمانێکی دەرێ ئەوە زەکاتە ئەو شەخصە زەکاتەکەی لەسەر لا دەچیت. بەڵام ئەمە ئەرکەچی گەورە دەکەوتە سەرشانمان کە ئەو زەکاتەی بدەینە چێندەر سلێ بکەین، ئایا بدەینە نەخۆشی، ئایا بدەینە کەسێکی فەقیر و هەزار، ئایا بدەین. ئینجا لێرە ئەم ساڵات دکتۆر دلێر خوا مۆفەقیکات ئەوەی ڕاگەیاند کە جیهازێکی MRI ڕەنینی مغناطیسی ئەشعای ڕەنینی مغناطیسی کە ئەوە گرینگە لە زۆربەی مستشفیەکان هەبیت. مستشفای میهرەبانیش دیارە زۆر پێویستیشی پێیەتی، بەڵام ڕێگایەک و دەرچەیەکی باشی دیتیتەوە کە ئەمە سندوقەکی خەیری هەیە لە میهرەبانی. ئەو سندوقە خەیریە کۆمەڵێکی یەکجار زۆر 3000 و قسوور پشتی خەیری هەیە لەناو ئەو سندوقەدایە کەسانی خێرخواز هاتینە خەیریان کردیە، ئیستیسماریشیان کردیە و خەیریشیان کردیە. ئەو پارەیان بەو شێوەیە بە پشتی خەیریدایە کە ئەوە کە ساحبی نییە ئەو خەیرە لە فەقیری هەژار لە نەخۆشی فەقیر سەرف دەکرێتەوە، لە فەقیر و هەژاران سەرف دەکرێتەوە. ئەو ساڵە پێشنیارەکەی دکتۆر ئەوەیە کە ئایا پارەی زەکات دەشێ مەسەلەن بدرێتە ئەو سندوقە کە ئەو سندوقە بەرنامەیەکی جوانی لە بەردەستە. بەرنامەکە ئەوەیە کە جیهازێکی MRI بکری لە خەستەخانەی میهرەبانی دابنێت، واریداتەکەی سوودەکەی قازانجەکەی هەم لە بۆ سندوقی خەیریبی و هەم لە بۆ خەستەخانەی میهرەبانیشبی. لە زۆربەی وڵاتان و شوێنان و جیان ئەغلبی خەستەخانەکانی شاری هەولێریش ئەهلیەکان بەو شێوەیە دەکەن چکە جیهازەکە ساری گرانە، بەڵام عادەتەن لەگە شەریکات ئیتفاق دەکەن. ئینجا ئەوە بەو شێوەیە دەکرێت. تەبان ئەمە لێرە تا بتوانین سندوقی خەیری بەهێز بکەین ئەوەندە زیاتر فەقیری هەژار نەخۆشی فەقیر زیاتر استفادە دەکا بەڕاستی زیاتر دەتوانین چارەسەری بکەین لە میهرەبانی. لە خوای گەورە بە زیادبی هەموو ساڵێ
کە ئەو مەبلەغە پارەی خردەبتەوە ئینجا زەکاتیش هاتیە ساڵانە ئەمە لە خەڵکی خێرخواز و مسلمان وەرمانگرتیە لە بۆ سندوقی خەیری لە فەقیران سەرفی کردیە لە نەخۆشی فەقیر سەرفی کردیە بەپێی توانا و گونجانی نەخۆشەکە و بەپێی ئیمکانیاتی نەخۆشەکە سەرف کرایە. ئەو جارەیە جیاوازە خوشک و برانی خۆشەویستم، ئەو جارە زەکات ماڵی خوای گەورە کە ئەمانەتە لای من لای دکتۆر لای هەر کەسێکی تر کە پارەی هەیە ئەو ئەمانەتە چ لێ بکەین؟ ئەو ئەمانەتە ئەمە وەکو ئیجتیهادێک پێمان باش بووە کە باشترین شوێن پارەی تێدا بکەینە زەکات ئێرەیە بەڕاستی ئێرەیە چکە لۆ بەدەستێکی ئەمین دەگاتەوە نەخۆشی فەقیر زۆر ماڵوێرانە برانی خۆشەویستم. ئەگەر تەمەشای ئەسنافی زەکات بکەین لەوانەیە نەخۆشی فەقیر هەموو سنفەکان بگرێتەوە. یەک خوای گەورە دەفەرمی إنما الصدقات للفقراء. فەقیر چێیە؟ فەقیر لە پێناسەیدا دەفەرمێ من لا دینارە له ولا درهم، ئەوە یاریزی چی نەبی معدومە، ئەوە فەقیر. إنما الصدقات للفقراء والمساكين. دووەم مسكين چییە؟ ئەوەیە کە شتێکی هەبی و پێویستی بە زیاتر بی. نەخۆش زاروەیە دێتن لەوانەیە ئیمکانیاتێکی هەبی پارە بەڵام پێویستی بە زیاتر هەیە بزانە ئەوە لێرە سنفی مسکینیش گرتیەوە پارەی عملیاتی نییە یان پارەی ئەشعین یان پارەی عیلاج و چارەسەری نییە. زۆر شێواز و طریقەی نەخۆشمان هەیە کە بەڕاستی ئەمە لە ڕۆژانە لێرە دەبینین زۆر پێی متەئەسیرین ئەوەی لە تواناشماندا هەبی کردیتمان. ئەوەش یەکێکە لەو شتانەی کەوا لە تواناماندا هەیە خەڵکی ئیماندار و مسلمانی ئەو شارە و کوردستان و وڵاتان و شوێنانی تر ئاگادارکەینەوە کە ئەو خێرە هەیە ئەگەر کەسێک بێوێ بەشداری ئەو خێرەش بکات. ئینجا دەفەرمێ خوای گەورە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها. عاملين عليها ئەو کەسانن کەوە ئیش دەکەن لەو شوێنە لەو مؤسسەیە ئەوانیش هەر دەکرێت لە پارەی زەکات پێیان بدرێت. والمؤلفة قلوبهم. چارەم ئەو کەسانەی کە دڵیان ناسکە تازە هاتینە ناو ئیسلام تەبعاً زۆر جاران وایە نەخۆش لەبەر نەخۆشیەکەی خۆی زۆر دڵاسک دەبی زاروەیە خواری قبول نەکات زاروەیە کوفریش دەکات مەسەلەن یاخود ناشکریش دەکات یاخود غەڵەتی گەورە تر دەکات بەس خوای گەورە ئەرحەمە ڕاحیمینە. بۆیە بەڕاستی ئەگەر زەکاتی لێس بە زەکات چارەسەری بکرێ شتێکی زۆر ئاساییە تاوەکو دڵ و دەرونی زیاتر دابمەزرێ و لە ئازار و ئەشکەنجەی ئەو نەخۆشیە قورتاری بێت. پێنجەمیان غاریمین کە دەکا قەرزار. نەخۆشمان هەیە بەڕاستی خوشکان و برانی خۆشەویستم زۆر قەرزارە، ماڵی خانی فرۆشتیە، سیارەی فرۆشتیە، کەلوپەلی فرۆشتیە. لەبەرەوەی بەڕاستی ئەمە زۆر جاران ئەو قسەی دەکەین برای خۆشەویستمان کاک تۆریش ئەو قسەی کردیە زۆر جاران دەڵێ نەخۆش دەکرێت نانی خۆش نەخوا دەکرێت کەبابی نەخوا دەکرێت ناو ماڵەشی جوان دانەنێ بەڵام کە نەخۆش بوو ئازار و ئەشکەنجە هەبوو ناکرێت بە ئازارەوە دابنیشێت بەو ئازارە بتلێتەوە. بۆیە خوشکان و برانی خۆشەویستم ئەو سنفەش کە قەرزارە پێی دەچیت وفی ڕقاب چێە ئەو کاتی خۆی کە هەبووینە ئەوانەی بەندە و کۆیلە بووینە نەخۆشیش ئێستا کە نەمایە بەندە و کۆیلە حتا کۆمەڵێک لە زانا و شارەزایان دیڕاساتی ئەویان کردیەکەوە ئەسیر و سجن و ئەوانەش پێیان دەچی ئەوانەش ئەو سیفەتیان دەگرێتەوە کەس نەخۆشیش پێی دەچی ئەگەمە ئیجتیهاد بکەین لەو مۆزوعە بچینە نایە و باز بکەین نەخۆشیش دەبیتە ئەسیر دەبیتە بەندە لە بەردەستی دکتۆرەکان لەگەڵ ڕێزم لۆ هەموو ئەو دکتۆر و ئەو شارەزا و پزیشکان دکتۆری وا هەیە بەڕاستی زۆر ئیستیغلالی نەخۆش دەکات جەناداتە حاڵ و بار و وەزع و کاری ئەو نەخۆشە کە چی هەیە چی نییە ئایا ڕەحمی پێ بکە ڕەحمی پێ نەکە ئینجا لۆیە بەڕاستی میهرەبانی هەز دەکا هەوڵ دەدا ئەو نەخۆشانە لەو بەندایەتیە لەو ئەسیریە لەو زەحمەتە دەربینی و زۆریشی دەرهینایە بەڕاستی. ئەمن لێرە داوا لە برای خۆشەویستمان کاکتۆر دەکەم ساڵانە داتایەکمان هەبیت کۆمەڵێک معلومات و زانیاری لەسەر ئەو نەخۆشانەی کە لێرە چارەسەر دەکرێن تەکلیف لە بەڕێزانی ئیدارە و ئەوانە بکە ئامادەی بکەن بیخەینە بەر دەستی خۆشەویستان و ئەو کەسانەی کە خێریان کردێت تاوەکو بزانن ئەو خێرە کووە ئەو خێرە چییە یعنی کە نەخۆشە کە ڕزگاری دەبی چارەسەری لۆ دەکرێت بە پارەی زەکات بی بە پارەی خێربی بە پارەی سەدەقەبی بە هەر شوێنێکبی ئەو نەخۆش حیساب کە ئازادی وەرگرتەوە ئەو نەخۆشە ڕزگار بوو لە دەستی ئازار و ئەشکەنجە و لەو زۆرشتانە. ئەخیراً پاشی ئەوەی کە ڕقاب وفی سەبیل الله لە پێناوی خوا
ئەوەش تەبعاً زۆر سنف و شوێنی تر دەگرتەوە و یەکیش لەوانە ئەو نەخۆشەیە کەوا هیچ ئیمکانیاتەکی نییە دەکرێت ئەو سنفەش هەر بگریتەوە. وەبن السەبیل ئەو کەسێک کە ڕێ بزر دەکا زۆر جار وا بووە نەخۆش لەبەر ئازاری خۆی لەبەر ئەشکەنجەی خۆی ئاگای لە خۆی نەبووە، یعنی نازانی چ دەکات. تەبعاً ئیبن السەبیل بەو کەسانە دەگۆترێت زیاتر کە دەچیتە وڵاتێک دەچیتە شوێنێک ئیمکانیاتی نییە تووشی زەرەرێکی گەورە دەبی جاروەیە کە سوکاریشی لەوێنین هاوکاری بکەن لێ لە ئەسنافی زەکات خوای گەورە دیاری کردیە و ئەوانەش دەکرێت زەکاتیان پێ بدرێت. اینجا بە کۆی گشتی برا خوشکانی بەڕێزم خوا پێداوانی شاری هەولێر و کوردستان بەگشتی و شار و شوێنەکانی تر و ئەوانەی دەرەوەی وڵات خوای گەورە موفقتان بکات، خوای گەورە ماڵ و سامان و سەروەتتان زیاتر بکە ئینشاءالله. پێم خۆشە بەڕاستی بەشداری بکەن لەو خێرە گەورەی کە ئەو مؤسسەیە وەکو باسم کرد ئەمە سندوقەکی خەیری هەیە لە نەخۆشخانەی میهرەبانی کە 3000 قسوور پشتی تێدایە ساڵانە واریداتی ئەو 3000 قسوور پشکە دێتەوە ئەو سندوقە تەبەن ساڵانە بیر لەوە دەکرێتەوە شتێک بکرێ کەوا ئەو سندوقە دەوڵەمەند بی، ئەو سندوقە ئیمکانیاتی هەبی، ئەو سندوقە توانای هەبیت شتی باش بکە ئینشاءالله خۆی لە خۆیدا ئەو سندوقە میهرەبانیەکی گەورەیە بەڕاستی لە بۆ نەخۆشی فەقیر. نەخۆشی فەقیر زۆر زۆر پێویستە، زۆر چاوی لە دەستی کەسانی دڵسۆز و خزمەتکار و ئیماندار و مسلمانە بۆ ئەوەی بەڕاستی لەو ئازارە دەری بینی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی